ئەفدەمێتە باش ڕێبوار ئەو راپۆرت هاتیە بەڵافکردن یان نە و هەروە ئەگەر بەحسان ناڤەرۆکای و راپۆرتێ بکە ئەگەر هاتیە بەڵافکردن. بەڵێشوان سڵاتان لێبێتن وەلارەکە راپۆرت خۆی پێشکەش دەکات لە ئێستادا دیارە سێ راپۆرتی ئامادە کردووە و ئێستا ئەو راپۆرتانە لەبەردەستی مندا دەمەوێت لە سەرەتا دەمەوێت لە دوایین راپۆرتی دەست پێ بکەم کە یان پێشەڵکاری یاسایی فەخستنی پەرلەمانی کوردستان بەو ناونیشانە بڵاو کراوەتەوە. دیارە لە راپۆرتەکەدا من نامەوێت بە تەفاسیلی ناوەڕۆکی باسم تەنها ئەنجامی راپۆرتەکە دەمەوێت بۆ بینەران باز بکەم کە ئەنجامەکەی دەڵێتن ڕێگەکردن لە سەرۆکی پەرلەمان و بڕیاری فەخستنی پەرلەمان ئەم ئەنجامانەی لێ دەکەوێتەوە. یەکەم پەرلەمانی کوردستان کە دەستگای باڵای شەرعی بڕیاری خەڵکی کوردستانە بەم هەنگاوە کۆی شکێنداوە و سوکایەتی پێکراوە و لە خاڵی دووەمدا دەڵێ فەخستنی پەرلەمان بەم شێوازە دەبێتە هۆی پاشەکشەی دیموکراسی و شەرعیەتی یاسایی لە هەرێمی کوردستاندا. ئاماژە بۆش کراوە کە فەخستنی پەرلەمان دەبێتە هۆی بێمتمانەیی خەڵک بە پەرلەمان وەک باڵاترین دەستگای هەرێم و باوەڕی نەمان بە دەنگدان و هەڵبژاردن. پرۆسەی دەرکردنی یاسا پەچ کەوتووە و پرۆسەی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن پەچی کەوتووە و هەروەها لە خاڵشیان باس لە پرسی دەستور دەکات کە یەکێکە لە پرسە گرنگەکانی هەنگاوەکانی وەسکێنراوە و بە هەڵپەسێدراوی ماوەتەوە و درێژکردنەوەی ماوەی لیژنەکە پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستانەوە هەوەی کە هەر لە پەرلەمانی کوردستان ئەو لیژنەیە دەنجیان بۆ درا و ئەندامانیان دیاری کرا و ماوەی سێ مانجیان بۆ دیاری کرا و لە دوای ئەوەی ماوەکەیان تەواو بوو ئەو لیژنەیە ناتوانێت ئیشێک بکەن و ئێستاکە پرسی یاخود نووسینەوەی ڕەشن دەستوری هەرێمی کوردستان وەسێنراوە و پێویستی بەوەیە کە پەرلەمانی کوردستان دانیشتنی بۆ ئەنجام بداتن. لە خاڵەکان دەڵێ دیاری حکومەت بۆ پڕکردنەوەی شوێنی وەزیرەکان باتڵە کاتێک پڕ دەکرێتەوە ئەگەر وەزیر نەمێنێ یاخود خۆی داوا بکات بەڵام ئەم بڕیارە لەژێر ئیکراها هەر بڕیارێک لەژێر ئیکراه دابێت باتڵە واتە لە یاسای یاخود پێڕەوی ناخۆی ئەنجومەنی وەزیران هاتووە کە دەڵێ المەبنا عەلا باتڵ ئەمەش پێشەڵکاری یاسایی کراوە کە گوایە وەزیرەکانی گۆڕان دەرکراون و لە شوێنی ئەوان کەسی تر دانراوە یاخود بە وەکالەت وەزیری تر ئیش و کارەکانی ئەوان جێبەجێ دەکاتن. شوان ئەگەر دەرفەتم بدەیت لەگەڵ ئەوەشدا دەمەوێت راپۆرتەکانی تر بخوێنمەوە کە ئەنجامەکانیان کە لە راپۆرتی دیارە لە راپۆرتی دووەمدا باس لەوە دەکرێتن کە ژمارەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان 21 دانیشتن بووە لە پوختەی کاری پەرلەمان لە ماوەی 6 مانجی یەکەمیدا واتە لە 6 مانجی یەکەمی پەرلەمانی کوردستاندا کە لە دوای بڵێن خولی یاخود ساڵی ڕابردوو کە لەم ساڵدا بڵێن دانیشتەکانی خۆیان دەست پێ کردووە 21 دانیشتیان ئەنجام داوە. ژمارەی ئەو پرۆژە یاسایانی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە سەرەتای دەست بەکاربوونی پەرلەمانەوە واتە ئەویان کۆی گشتی یاساکان لە سەرەتای دەست بەکاربوونی پەرلەمانەوە 115 پرۆژە یاسا خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە. ژمارەی یاسای پەسەندکرا و 4 یاسایان پەسەند کردووە. ژمارەی ڕاگەاندراوی پەرلەمانی کوردستان 12 ڕاگەاندراویان دەرکردووە. ژمارەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران کە لەلایەن ئەندامانەوە داواکراون لە هۆڵی پەرلەمان واتە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی لەسەر سەرۆکایەتی و لە ڕێگەی وەزیری پەیوەندی نێوان پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کە داواکراون 17 ئەندامی ئەنجومەنی وەزیران ئامادە بوونە لەسەر داوای ئەندامانی پەرلەمانی کوردستان. ژمارەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای ئەندامانی پەرلەمانی کوردستان کە لە هۆڵی پەرلەمان ئامادە بوون 7 ئەندام بوونە واتە وەزیر و ئەو کاربەدەستانەی کە لە ناو ئەنجومەنی وەزیران دابوونە و هەروەها ژمارەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەلایەن ئەندامانەوە داوا کرابوو بۆ هۆڵی پەرلەمان کە ئامادە نەبوونە ئەویان 10 ئەندام بووە واتە 10,000 یاخود داوا کراوە کە لەو ساڵەدا داوا کراوە کە هەر یەکێک لە وەزیرەکان یاخود کاربەدەستانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران داوا کراون کە بێنە ناو هۆڵی پەرلەمان بۆی کە گفتوگویان لەگوێن یاخود لەسەر پرسێکی گرنگ پرسیاریان ئاڕاستە بکەن 10 ئەندام بوونە کە ئامادە نەبوونە. ژمارەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان کە هاتوون ناو هۆڵی پەرلەمان 2 ئەندام بووە. ژمارەی لێپێچینەوە جواب ئەندامانی ناو ئەندامانی ئەنجومەنی وەزیران هیچ لێپێچینەوەیەک لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران نەکراوە تاکو ئێستا ئەوەش بەهۆی ئەوەی کە لەوانەیە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە داوایان باشە ڕێبان بەڵام ئەوان خۆیان ئامادە نەبوو بن. شوان تەنها سەرقالێک تر ماوە دەمەوێت ئەوەش باز بکەم کە ژمارەی پرسیاری باش کەمێک بە خێرایی بەڵێ ژمارە ئەو پرسیارانەی کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئاراستەی حکوومەت کراوە 443
پرسیار بووە ژمارەی پرسیاری ئەندامان کە وەڵام دراوەتەوە 111 پرسیار بووە ژمارەی پرسیاری ئەندامان کە وەڵام نەدراوەتەوە 132 پرسیار بووە و هەروەها ژمارەی ئامادەنەبوونی ئەندامان لە کۆبنەوەکان 436 ئەندام بووە ئەوە لە 6 مانگی یەکەمدا لە 6 مانگی دووەمدا دیارە ژمارەی دانیشتەکان 22 دانیشتن بووە ئەوە بوو کە خولی بەهارە بوو یاخود بڵێن پشووی هاوینە هاتە پێشەوە و ئەندامانی پەرلەمانی کوردستان دوومان دانیشتەکانیان ئەنجامەدا ئەگەتی باشە ڕێبوار دەمێ ئەوە بپرسیم ینی ئەو راپۆرتە ئاراستەی کێ دەکرێتن دیارە ئەو ڕێکخراوە هەر 6 مانگجارێک راپۆرتێک ئاراست دەکات کە پێک هاتوون لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردوو ژمارەیەک لەو ئەندامانەی کە لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی ڕابردوو ئەوان ئەو ڕێکخراوەیان دروست کردووە و ئاراستەی یەشێتی پەرلەمانتارانی کوردستانی دەکەن ئاراستەی پەرلەمانی دەکەن ئاراستەی حکوومەتی دەکەن بۆ ئەوەی کە بتوانرێت یاخود ئەو هەڵە و یاخود ئەو پێشەلکاریانەی کە کراوە بتوانێت چارەسەر بکرێتن بەڵێ ڕێبوار کاکەی نوچەگانێ NRT لە هەولێرێ گەلک سپاس بۆ زانیاریتە بەلێ هەردێ لە هەولێرە پایتەختە هەرێما کوردستان